خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا لە هەر ڕوویەکەوە دەڕوانیتە کۆماری ئیسلامی ئێران کێشە و قەیرانی گەورە دەبینین. دەسەڵاتدارانی ئێران دەچنە ئۆفیسەکانی نەتەوە یەکگرتوەکان وەک هەوڵێک بۆ ڕەواییدان بەو توندوتیژیانەی لە کۆماری ئیسلامی ئێراندا دەکرێ دژ بەوانەی داوای ئازادی و مافەکان دەکەن. هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا حوسێن عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران لە ژنێف لە کۆبوونەوەیکی نەتەوە یەکگرتوەکاندا بەشداری کرد و لەوێ وتارێکی پێشکەش کرد. هاوکاتی پێشکەشکردنی وتارەکەی زۆرێک لە کەسایەتیەکانی کە ئامادە بوون لە هۆڵەکاندا و هەروەها ئەوانەی کە داکۆچیکارن لە ماف و لە ئازادیەکان هۆڵی کۆبوونەوەکەیان جێهێشت. کۆماری ئیسلامی ئێران وەکو چاودێر ئاماژەی پێدەکەن بێجگە لە ستەم و زۆرداری و هەروەها پێشێلکردنی ماف و ئازادیەکان هیچ بەرنامە و پرۆژەیەکی نییە بۆ ئاشتی و ئاسایش و سەقامگیری. جا لێرەدا جێی خۆیەتی پرسین ئەی لە بەرامبەردا ئۆپۆزیسیۆنەکانی ئێران چ پرۆژەیەکیان هەیە؟ سۆران پاڵانی نووسەر و شیکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەیی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک سۆران سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادە بوونت. دەست بەجێ دەچمە پرسیاری یەکەم لە بەرامبەر ئەو هەموو ستەمەی کۆماری ئیسلامی ئێراندا ئۆپۆزیسیۆنەکانی ئێران چ جۆرە پرۆژەیەکیان هەیە کە بگوترێ جێی ئەم دەسەڵاتی ئێستا ئێران دەگرنەوە؟ زۆر سپاس کاک بەڵێن لە ڕاستیەکێک لە کێشە سەرەکیەکانی ئێران ئەوە بووە کە بەرامبەر ئەم دەسەڵاتە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتوو بووە کە بتوانێ وەگەر ئەلتەرناتیڤ لە 40 ساڵی ڕابردووە خۆی پیشان داوامەش بووتە هۆکارێ بۆ ئەوی کۆماری ئیسلامی بتوانێت درێژە بە تەمەنی خۆی بدە. ئەوەی کە ئێستا هەیە ئێمە چەندین نەوع لە ئۆپۆزیسیۆنمانەیە دەبێت جۆرێک لە تەسنیفکاری لەنێوان ئۆپۆزیسیۆن بکەین. ئۆپۆزیسیۆنێکی سەریمان هەیە کە لە فارسەکان پێک دێ ئەوانە کۆمەڵی ئۆپۆزیسیۆنن کە چەندین ڕەوت و لایەن و پارتی جیاوازیان تایە کەساتی جیاوازیان تایە. ئۆپۆزیسیۆنێکی دیکەش هەیە کە لە ئاستی نەتەوەکانی غیرە فارس کە کورد و عەرەب و لوڕ و بەلوج و ئازەریەکانە گرێتەوە وە کورد سەرەکی ئەم ئۆپۆزیسیۆنەیە. ئەوەی هەیە لە ئاستی سەراسەرێکە بەڕاستی دان بە مافی ئەم نەتەوانە نانێ ئۆپۆزیسیۆنێکی ڕاستە ئۆپۆزیسیۆنێکی فاشیستە و خاوەن پرۆژەیەکە کە لە مەترسیەکانی ئەم پرۆژەکە ئەوان هەیەە لە بەراوردێکی لەگەڵ کۆماری ئیسلامی یعنی لە کۆماری ئیسلامی تونتر و لە کۆماری ئیسلامی خراپترن و ئۆپۆزیسیۆنەکە هیچ واقعەتێکی ئێستای کۆمەلگای ئێران نازانێت. ئۆپۆزیسیۆنێکی کۆنا و نەیتوانێت لەگەڵ ئەو بارودۆخە و ئەو گۆڕانکاریانەی کە لە نێو خودی ئێران هەیە بتوانێت خۆی بە ڕۆژ بکەوە بتوانێت شوناسە جیاوازەکان و خواستە تازەکانی کۆمەلگای نێوخۆی ئێران و نەتەوە جیاوازەکان لە ئێران لەخۆ بگرێت. لەناو ئەم ئۆپۆزیسیۆنانەدا دوو لایەنی ئێرانی هەن کە زۆر دیارن، چالاکی و جموجۆڵێکی ئێژگار زۆریان هەیە. لایەکیان مجاهدینی خەڵقا لە ئەوروپا و تەنانەت لێرە لە ئەمریکاشدا، لایەنەکەی تر وەکۆی پێدەگوترێ سەڵتەنەت تەڵەبەکان ئەوەی کە کوڕەکەی شای پێشووی ئێران سەرۆکایەتی دەکات. لەم ئەگەر جیاوازیەک بکەین لە نێوان ئەم دوو لایەنەدا کامیان زیاتر بڕوایان بە مافی نەتەوەکانی تر هەیە لە ئێرانە، کامیان بڕوایان زیاتر بە ئازادیەکان هەیە لە ئێراندا؟ لە ڕاستیە مجاهدینی خەڵق و کوڕیشە کە جیاوازی زۆریان هەیە بە تایبەت مجاهدین خاوەنی ڕوتێکە خاوەنی مێژوویەکی دوورودرێژە لە خەبات و تێکۆشان هەم دژ بە ڕژیمی پاشایەتی و بەشێکی زۆر لە کادرەکانیان لە سەردەمی ڕژیمیشا کوژران و یا لە زیندانەکان ئەعدام کران و لە سەردەمی کۆمەری ئیسلامی شایەکێ لە بەهێزترین ئۆپۆزیسیۆنەکان بوون. یعنی لە هەرتوو دەورانە ئەوان دژی ڕژیمی ئێران قەباتیان و خاوەنی قوربانیەکی دوورودرێژن و بەخۆی ئەوەی ئەوانە قوربانیان داوە لەم سیستمانە دەرکی زیاتریان بۆ مافی نەتەوە جیاوازەکان هەیە لە ئێران و بەڕەسمیدان بە خودمختاری بۆ نەتەوەکان لە ئێرانە ئەنەن و پێیان وایە سیستمی داهاتوی ئێران ناتوانێت سیستمێکی سەقامگیر و دموکراتیک بێ ئەگەر مافی نەتەوەکان لە چوارچەوەی خودمختاری یا مافی ئۆتۆنۆمیا جێگیر نەکرێت. بە پێچەوانە ئۆپۆزیسیۆنێکی تر هەیە لەسەر ڕابردووی خۆیژی ئۆپۆزیسیۆنێکی فاشیستی پاوانخوازی
تاگلایەنە کە ئێران لە یەک نەتەوە ئەبینێ، ئێران لە یەک مێژووە ئەبینێ و مێژوویەکی درۆیینەی ئیمپراتۆرەتی بۆ خۆی دروست کردووە کە لەسەر ئەمە ئەژی کە ئەمە ئۆپۆزیسیۆنی شاپەرستەکانەوە ئەمانە ئەیانەوەی ئێستا بە یارمەتی کۆمەڵێ کۆمەڵی ناوەندی جیهانی و لە هەمان کاتە میپارەیە کە هەیەە لە بواری میدیا بەکاریەبن نەوێ ببنە ئەلتەرناتیڤ لە ڕاستە ئەمانە خاوەنی پێگەیەکی ڕاستەقینە لە ئێستا ئێرانە نین و ئەوەی کە لەسەری ئەژین ڕابردووی خۆیانەوە ئەو جۆرێک لەو پەیوەندیانەیە کە لە ڕابردووە هەندێک ڕەنگە وڵاتانیش پێیان خۆش بێ کە ئەمە کاردێکی فشار بەکاربێن. ئەوەی ئەگەر بەراورد دێ بکەین لە نێوان ئەم دوانە مجاهدین لە ڕاستە بە هەموو پێوەرەکان سەرڕای کەم و کورتیە کە هەیەە سەرڕای کۆمەڵی کتێبینی جدیش لەسەر ئەوان هەیە بەراورد بە کوڕیشا زۆر لە پێشترەوە زۆر خاوەنی مێژوویەکی باشتر و خاوەنی قوربانی زیاترە بەرامبەر بە کۆماری ئیسلامی بەرامبەر بە ڕژیمی باشایەت. کاک سۆران لەم ماوەی ڕابردوودا جۆبیست و بینەری دیمانەیەکی مستەفای هیجری سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بووم. لەو دیمانەیەدا پەیامێکی ڕاشکاوانە و ڕاستەوخۆشیدا بە سەڵتانەت تەڵەبەکان کە ناشێ هیچ هاوپەیمانێتێکیان لەگەڵدا بکرێ. ئەمێ بزانم ئەو پەیامە ڕاستەوخۆ بۆ سەڵتانەت تەڵەبەکان بوو یاخوو بۆ هەندێک لایەنی کوردی بوو کە لە ئێستادا پێدەچێت بەرەو ئەو ئاڕاستەیە بڕۆن لەگەڵ کوڕی شادایەک بگرن. من پێم وایە پەیامەکەی کاک مستەفای هیجری زۆر لایەنی لەخۆ گرێکی لەو لایەنانەیە گەر ڕەنگە استدلالەکانی کاک مستەفا لەو بوارە استدلالی قوی نەبن لەوە ڕەتکردنەوەی 100% دیالۆگ من پێم شتێکی باش نییە لەگەڵ بەڵام کاک مستەفا لەوەدا توانی چەندین هەدەفێکەوە بڕای من لەو قۆناغ لەو زەمەنە توانی وەڵامێکی زۆر ڕاستەقینە هەم بە کوڕیشا و هەم بە وانەی کە وەکو ئەو بیرەکەنەوە لە ئاسیێران و هەم بە ئەو لایەنە کوردیانە جانەوەی لەگەڵ ئۆتوبوسەکەی کوڕیشا بەڕێبکەون و لە هەمان کاتە پەیامێکی گرنگتر بوو بۆ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆنی ئێرانی چونکە هەر کوڕیشا لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی نییە بەشێکی زۆر لە کۆماری خوازەکان بەشێکی دیکە لە چەپەکان و پەیامێکیش بوو حتا ڕووبە بە مجاهدینی خەلق دەبینین هەردووای پەیامەکەی کاک مستەفا مجاهدینی خەلق وەڵامێکی ئەرێنی بە داواکەی کاک مستەفا دایەوە و لە هەمان کاتە نەتەوەکانی دیکەش لە ئێرانە پێیان وا بۆ ئەوە هەڵوێستێکی زۆر جددیە کە ئەوانش خۆیان تیا ئەبینیوە. لە ڕاستیە هاوکاری نەکردنی کوڕیشا بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەم جۆرە لە ڕەوت و ئەم جۆرە لە بیرکردنەوە مەترسی گەورە لەسەر شوناسی نەتەوە جیاوازەکان دروستەکە ئەوان تا ئێستا دەرک بەوە ناکەن کە تەوەی جیاوازێ لە ئێرانە زمانی جیاوازێ فەرهەنگی جیاوازێ شوناسی جیاوازەیە ئەوان لەسەر ڕابردوویەکی درۆینەوە باسم کرد ئەژین کە هیچ گۆڕانکارێکیان لەخوانان نەکردەوە ئەیانەوێ ئەم ڕەوتە فاشیستە خۆسەپێنەرە بە پاڵپشتی غەرب و بە مکیاچکردنی کۆمەڵەشت بە ناوی مافی مرۆڤ و سکۆلاریزم و جاکردنەوەی دین لە دەوڵەت یا بە ناوی دیموکراسیەوە لە ئێراندا مشتری بۆ پەیدا بکەن. بۆیە بە بڕای من کاک مستەفا توانی لەو پەیامەیدا هێڵێک کێشەیەکە هەر کەسێ دەیەوێت لەگەڵ کوڕیشا ڕێبکەوێ دەتوانێت بڕوا بەڵام کوڕیشا ناتوانێت خاوەن پێگە بێ لە نێو خەڵکی کوردستانەوە خەڵکی کوردستان ناتوانێت بچێتە هیچ ئێتلافێکەوە کە مافەکانی ئەو بەڕسمی نەناسی. بەڵام هەروەکو جەنابیشت ئاماژە و پێکردیانی ئێستا کاتی ئەوە نییە کە هەموو جۆرە دیالۆگەکان ڕەت بکرێتەوە ئەمە تەنها وەکو گریمانەیەک ئێمە باسی دەکەین ئەگەر هاتوو سبەی ڕۆژ ئاڵوگۆڕێکی سیاسی لە ئێراندا ڕوویدا کوڕیشا یان مجاهدین بوونە خاوەنی دەسەڵات لە ئێراندا چ متمانەیەک هەیە بۆ نەتەوەکان بۆ خۆ دەزانی ئێستا بەشی هەرە زۆری جیهان دژ بە کۆماری ئیسلامی ئێران و ڕفتارەکانی کۆماری ئیسلامی ئێرانە بەڵام ئەگەر کوڕیشا بێ یاخو مجاهدین بێ بێنە سەر دەسەڵات پێدەچێت کە پشتیوانیەکی نێونەتەوەییان هەبێ متمانەت چییە بۆ کورد بە تایبەتی لە ئێراندایە بۆ بەلوچیەکان بۆ ئەحوازیەکان کە مافەکانی خۆیان بەدەست بێنن. لە ڕاستیە کاک بڵێن کێشەی گەورە ئەوەیە کورد و نەتەوەکانی دیکە مەجبور نین لایەنێکەڵ بژێرن یا مجاهدین یا کوڕیشا یا هەر لایەنێکی دیکە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەر لە هەموو شتێک کوردەکان ئەوەندەی پەلایەنە هەر لایەنێکی کوردی نابێت پەلەی بێ لەگەڵ کوڕیشا لەگەڵ مجاهدین یا لە کورد دەبێت تاکید لەسەر یەکڕیزی کوردستانی خۆی بکاوە لە چوارچەوەی پلاتفۆرمێکی کوردستانی ماف و داخوازەکانی خۆی و هەوڵ لەگەڵ نەتەوەکانی ترا بدا کە ئەوانیش لە چوارچەوەی خۆیانە کورد دەتوانێت ئەم ڕۆڵە گرنگە بتوانێت ببنە بەرەیەکی بەهێز هەر لایەنێک کە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بێوێ لە داهاتووی دەسڵاتی ئێرانە لە
هەرانە دەسڵاتی هەبێ دەبێت لەگەڵ ئەمانە شەراکەت بکە بەوە نییە کە ئەمان ڕاکەن بە دوای خەڵکی ترە ئەمە کارەساتێکی گەورەی هێشتا هیچ گۆڕانکاری ڕووی نەداوە کۆمەڵێک کارکتەری سیاسی کۆمەڵێ کەس ئەیانەوێت لە کاروانەکە بەجێ نەمێن ڕاستە بۆ کورد و نەتەوەکانی دیکە زامنی سەرکەوتنی ئەوان ئەوەیە کە بەرەیەکی یەکریز دەنێ خۆیانەت پێک بێنن و لەسەر ئەو ئەساسە لەگەڵ لایەنەکانی دیکە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بکەونە دانوستانەوە بکەونە معاملەوە بۆیە داهاتووی ئێرانیش داهاتوویەک نییە کە لایەنێک بتوانێت ئەگەر خەڵکی تر هاوکاری نەکە بتوانێت خۆی پسەپێنێ لەبەر ئەوە ئەم نەوعە لە بیرکردنەوە و ئەم نەوعە لە کارکردن ناتوانێت لە ئێرانێکی فرەنەتەوە لە ئێرانێکی فرە زمان و فرە کللتورە بتوانێت خۆی پسەپێنێ بۆیە ئەوەی کە هەیە ئەگەر ئەم دەسەڵاتە ئەم ڕەوتە ئێستا ئاچێتە پێشەوە کۆمەڵی خەڵک بتوانن وەکالەتی پێ بدەن و ئیمزای بۆ بکەن بنای نەتەوەکانی دیکەوە ئەمە کارەساتێکی گەورە دروستەکە و دابشبوونێکی گەورە دروستەکە لە نێو نەتەوەکانەوە لەسەر ئاستی دروستکردنی هاوپەیمانێکی سەراسەریە لە ئێران وە ئەوەی کە لە ڕاستیە لە سەردەمی کۆماری ئیسلامیە پێمان نەکراوە ئەگەر شا کوڕی شا و هاوپەیمانەکانی بە پشتیوانی غەرب و بە پشتیوانی ئەو وڵاتانەی کە ئەیانەوێ پشتیوانی ئەوان پایەکەن لە داهاتووی ئێران لە کۆماری ئیسلامی زیاتر بەسەر خەڵکی کوردستان دێنەوە ئێمە ئەزمموی باوکی ئەممان هەیە باپیری ئەممان هەیە و ئەم درێژەدەری ئەو مێژوە درۆزینەی باوکو و باپیرێتی کە ئێوە جارێکی تر ئێرانێک دروستکە کە خۆیان دەسڵاتیان هەبێەوە بە هیچ جۆرێ دابشکردنی دەسەڵاتیان لەگەڵ نەتەوەکانی تر وەدانان و مافینەتەوەکانی تریان قبوڵێ لە باشووری کوردستانە یەکێ لەو کێشانە یاخۆ یەکێ لەو ڕخنانەی کە ڕوبەڕووی دەسەڵاتی سیاسی کوردی دەکرێتەوە دەڵێ لەگەڵ هەموو هاوپەیمانێتیەکانیە لەگەڵ لایەنە شیعەکان و سونەکاندا بەڵگەنامەیەک نییە کە بتوانێت لە کاتی کێشەیەکدا بەکاری بێنێن بەپێی ئەو بەڵگەنامەیە کورد لە ئێراندا چەندێ ئامادەیە بتوانێت بەڵگەنامەی فەرمی بەدەست بێنێ بۆ خۆی بۆ هەر هاوپەیمانێتێکی دەیکا لە ڕاستێ کێشە ئەوەیە ئێمە هێشتا سەرڕای ئەوەی شۆڕشی ژینا لە کوردستان سەری هەڵداوە کورد خاوەنی مێژوویەکی درودرێژە چ لە سەردەمی پاشایەتیە چ لە سەردەمی کۆماری ئیسلامیە ئێمە تا ئێستا خاوەنی لەم 40 ساڵی ڕابردووە کە کۆماری ئیسلامی لەسەر حکومەوە ئێمە مێژوویەکی درودرێژمان لە قوربانیدانا هەیە و بەتایبەتم شۆڕشانش کە هەمووی لە کوردستانەوە سەر هەڵەدا ئەم ڕاپەڕینانە ئێمە نەمانتوانێت داواکاریەکانی کورد لە چوارچەوەی پلتفۆرمێکە بخەینە ڕوو مشکلەی ئەوەیە کە حیزب سیاسیەکانی ئێمە لە ڕابردووە خەریکی منلانەی نابەجێی خۆیان بوون و نیان پەرجاوەتە سەرم کارە جدیانە بە پێچەوان لە باشووری کوردستان لە دەورانی دانوستانەکانە خاوەنی ڕەشنووسی دەستور بوون و خاوەنی تیمێکی بەهێزی سیاسی و یاسایی بوون کە بەردلەوە ئەو گۆڕانکاریانە بەسەر کووردا بشکێتەوە ئەوان ئامادەکاریان بۆوانە کردووە بۆ ئەتوانیان لە زۆرترین مافەکانی کورد لە قانونی ئەساسی عێراقا جێگیر بکەن ئەوەی کە لە عێراقا دان بە مافی کورد نراوە و بە زمانی کوردین راوەکو زمانی ڕستیەوە کورد و کوونەتەوەیەکی ڕسمی ناسراوە و یەک پارچەی خاکی عێراق و زەمانەتی مانەوەی دەوڵەتی عێراقی گرێداوە بە پیادەکردنی سیستمی فدراڵی ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد ئێمە بە دوای ئەوە وین هەیە کوڕی شا زمانی کوردی لە ناوچە کوردەکانە بە ڕسمیە ناسێ یان نا ئەمە کارەساتێکی گەورەیە ئێمە خاوەنی هیچ هێڵێکی کوردستانی نین تا ئێستا وەکو بزوتنەوەی سیاسی لە کوردستانی ئێرانەکە بتوانێت لەسەر ئەوانە بکەوێتە دانوستانەوە و هەر ڕۆژێکێک ئەوی تر تۆمەتوار نەکە بە خیانەت و بە سازشکار بەرامبەر لایەنەکانی تر بۆیە ئێمە لەو بوارە زۆر کڵۆڵین و لەو بوارەوە زۆر دواکەوتونە لەو بوارەوە زۆر نائامادەین لە ڕاستیە بۆیە باشترین کار ئەوەیە کە کورد هێلکەکانی خۆی نەخاتە سەبەتەی ئەوانی ترەوە ئەوەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی و لایەنە فاشیستەکانی ناوەندەوە خەریککەن دەبێت بگەڕێنەوە بۆ ناوی خۆمان لەسەر پلتفۆرمی ڕێکەوین کە بتوانین پاڵپشتی نەتەوەکانی تریشی بۆ زامنکەین و لە ئێرەوە ئێمە دانوستانمان لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکانی تر دەست پێ بکەین باشۆران ئەو دانوستانەی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی ئەرکی ناوەندی هاوکاری کوردەکانە لە ڕۆژهەڵاتی کوردستان یاخۆ ئەرکی هەر حزبەیە و بەجیا لە ڕاستیە ناوەندی هاوکاری داوەندێکە ئێستا لە نێوان دوو حیزبا قەتیس ماوە و حیزبی لە دەروی ناوەندی هاوکاری هەیە و ئەم ناوەندی هاوکاریە لە ڕاستیە بۆ نەیتوانی و ناوەندی هاوکاری لەو هەموو ڕووداوانە کە سەرڕایەوەی کۆمەلگای کوردستان وەڵامی داواکاریەکانی داونەتەوە سەرڕای هەر ڕخنەیەک لیان هەبووە لە بۆنەی ئەو بارودۆخە خەڵک کۆنتترۆلی خۆی کرۆ بەڵام ئەمان نیانتوانیوە ببنە خاوەنی پلتفۆرمێکدا ئێستا ئەمان ئەوەندەی
هەر لایەنەوە بۆ خۆی هەوڵی ئەوادە لەگەڵ ئەوی ترا ڕێکەوەی یا لەگەڵ ئەوی ترا پەیوەندی بگرەیە لایەنێک هەوڵەدا بەرەو پێشەوە بچوە لە هەنەکەی تر خەتی بۆ دیارریەکە ئەمە کارەساتێکی گەورەیە یایەکی لە ڕێبەران هەرواتە تەلەڤیزیۆنە ژێمە هێڵی سوورمانێ دانەیەکی تر دێت جوابێداتەوەی هێڵی سوورمان ئەوەیە دانەیەکی دیکە ئەڵێ مافی چارەی خۆنووسیمان ناوێت دانەیەکی دیکە ژێ ئەمە ئەمانەوێت ئەمە کارەساتی گەورەیە ینی دەستەبژێری سیاسی ئەمە لەسەر لە شێوانێکی گەورەی سیاسیان بۆیە لە ڕاستیان ناوەندی هاوکاری خەریکە شەرعیەتی خۆی لەدەسەدا و دەبێ بیر لە ئەلتەرناتیڤێکی تر بکرێتەوە ئەو ئەلتەرناتیڤە ئەوەی نییە لە ناوەندی هاوکاریە قەدیس کرێت دەبێت لایەنە سیاسەکانی کوردستانی تر بەڕسمی بناسێ و کۆمەلگای مەدەنی کوردستانیش کە ڕۆڵێکی گەورەیان لەم بارودۆخە هەیە لە بەرچاوی بگرێ و لەگەڵ کارەکەرەکانی ناوخۆشە بکەوێتە دانوستانەوە بزانم داواکاریەکانی کورچی ئەو ئۆپۆزیسیۆنە هەرەوێت لە بۆکو 40 ساڵ لەمەوبەر پلتفۆرم و داواکاریەکانی کورد بخاتە لە کاتێکا کۆمەلگای کوردستان زۆر گۆڕاوە کۆمەلگای کوردستان داواکاریەکانی و خواستەکانی زۆر لە پێش بزوتنەوەی سیاسی ئێمەوە. کاکسۆران بە ئەمان دوا پرسیارم بێ چەندێک ئەگەری دابشبوون لە ناو کورد لە ڕۆژەڵاتە دەبینی ئەگەرێکی زۆرە یا کەمە؟ بەداخەوە هیوادارم هەمومان بتوانین ڕێ لە هەر دابەشبوونێک بگرین چونکە ئەوەی کە ئێستر ڕوئەدا لە کوردستانە دەرفەتێکی گەورەیە لە ئێرانە ڕوەدا بۆ ئێمە دەرفەتێکی گەورەیە و هەر دابەشبوونێکی کوردستان و هێزە سیاسیەکانی و کۆمەلگای کوردستان ینی لە باتیەوەی دەستکەوتەکانی ئەمە گرنگتیکە دەستکەوتەکانمان لەدەسەدا و ئێمە بۆ 20 ساڵی تر بەرەو دووە ئەبا و ئێمە دەبینین ئەو بارودۆخەی کە لە باشوورە هەیە و بارودۆخەی لە ڕۆژئاوا هەیە کە لە نەبوونی یەکگرتووی لایەنەکانەکە کۆمەلگای کوردستان هەرچی دەستکەوتیشیە بۆ ئێستا لە برمەترسی گەورایە بۆیە لەسەر هەموو بزوتنەوەی سیاسی کوردستان لەسەر حیزبەکانێتی لەسەر کارکتەرەکانێتی هەست بە مەسئولیەتی گەورە بکەن و لەگەڵ کۆمەلگای خۆیانە بکەونە دانوستانێکی ڕاستەوخۆ ڕاشکاوە بۆی بتوانن ئەو دەرفەتە هاتۆتەکایەوە لە دەستی نەدەنەوە کۆمەلگای کوردستان بەرەو دابڕانێکی کۆمەڵایەتی و سیاسی نەڕاوە چونکە هەر دابڕانێک ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی لایەنەکانی ناوەند کایەمان پێ بکەن و ئەو ڕابردووە ڕووسورانش کە لە قوربانیدان و لە خەباتە هەمانە بێ بە بڵقی سەراوە. کاکسۆران سوپاس و پێزانینم بۆ بەشداریەکەت زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوە کاکۆ. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویست تا هەفتەی ئایندەوە لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.